ژنان سپی و خوێنەوار شارەزایان دەڵێن ئەمانە بوونە تەکلیلی سەرەکی هەڵبژاردننی مانگی داهاتووی کۆنگرێس. لین فیدلی مامۆسای دواناوەندی لە نیوجرسی ماستەر دیگری هەیە. ئەو دەنگی دابوو بە سێمین کاندید لە هەڵبژاردننی سەرۆکایەتیدا، بەڵام لە دەنگدانی نیوەی خۆری هەڵبژاردندا دەنگ دەدات بە دیموکرات. من لەو باوەڕەدام حکوومەت ئەتوانێت زۆر شت ئەنجام بدات بە یارمەتی یەکسانی، دابینکردنی خانوو و دەبێت شتی زیاتر بکەن. لەبارەی بەشەکەی خۆیەوە کریس ئیلیۆت دەڵێت ئەو بۆم هەڵبژاردنە هەر بە کۆماری دەمێنێتەوە لەبەر گرفتی کۆچ و کۆچبەران سەرباری ئەوەی پەشیمانە لەوەی کە لە ساڵی 2016دا دەنگی داوە بە ترامپ. من کۆچبەرێکم، دەبوایە بە یاسایی بهاتمایە بۆ ئێرە و دەبوایە پارەم بدایە بۆ ئەوەی سەرجەم بەڵگەکانم دەستەبەر بکردایە، بەڵام پەنابەری نایاسایی من لەگەڵ ئەوەدا نیم. بۆ کاردارە بچووکەکان وەک کەیت سمیس ئەو وەک کەسی سربەخۆ دەنگ دەدات بۆ ئەو هەمووی لەبارەی ئابوووریەوەیە. من خۆم لەسەر ئەو پرسانە یەکلایی دەکەمەوە، ئەو گرفتانەی کە پەیوەستن بە کاروباری داراییەوە و بەرپرسیارەتی دارایی و باج و سنووردارکردنی هێندێک لە کاروبارە حکوومیەکان بە یاسا و ڕێسا. توێژینەوەیکی سنتەری پیو کە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1992 ئەوە پیشان دەدات کە خانمان پتر لە پیاوان مەیلیان بۆ دیموکراتەکان هەیە. لە شێبڕکی هەڵبژاردنەکەی پێشوودا لە 54 دەنگیان دابوو بە هیلاری کلنتنی دیموکرات. بەڵام زۆرینەیەکی کەم لە خانمانی سپیپێس بە ڕێژەی لە 152 دەنگیان دابوو بە داناڵد ترامپی کۆماری. شیکەرەوەکان دەڵێن استراتیژی پارتی دیموکراتەکان بە ئامانجگرتنی خانمانی دەنگدەر بووە لە ڕێی ئەو کاندیدانەوە کە ئەزمموی سیاسیان نەبووە. ئێمە کەسانێک دەبینین کە شارەزایەکی دەگمەنیان هەبوو، کەسانی کاردار و دکتۆرەکان و زانایان. ئەمانە ڕەنگە بازنەی هەڵبژاردن ڕاکشن بەلای خۆیاندا بە بەراورد لەگەڵ کاندیدە خانمە لیبراڵەکان. وەک میکی شێرڵی دیموکرات فڕۆکەوانی دەریاوانی پێشوو ئەو لە ناوچەیەکە کە 36 ساڵە دیموکراتەکانیان هەڵنەبژاردووە بۆ یارمەتی کەسێکیان هێناوە کە جێ ڕەزامەندی جەماوەرەکەیە، جێگری پێشووی سەرۆک جۆی بایدن. ئەو دەزانێت ئەرک چییە، ئەو تێدەگات. ئەوەی ئێمە بینیومانە تاکو ئێستاکە هاتوونەتە نێو هەڵمەتەکانمان و کۆکردنەوەی کۆمەکەکانمانەوە ترخانمانی دەنگدەر بوون بە دڵنیاییەوە کلیدی سەرەکی دەنگدانن لێرە. جێوبەری کۆماری ڕکابەری ئەوە هەڵمەتەکەی وبەر بە پێی ئەزمموی ئەو وەک ئەندامێک لە ئەنجومەنی یاسادانانی وڵاتەکەیە. هەڵمەتە سیاسەکەی وا دەردەکەوێت کە ژنانی بە ئامانجگرت بێت بە پیشاندانی هاوسەر و حومناڵەکانی، هەروەها ئەو گروپێکی دروست کردووە بە ناوی خانمانی پشتیوانی وبەرەوە. بۆ من ئەوە دەگەێنێت کە ژنان چیان دەوێت بە شێوازگەلێکی دیکە ئەوەیە کە پیاوان دەیانەوێت. هەر لەو سەروەختەوەی کە ترامپ ئۆفیسی سەرۆکایەتی گرتوۆتە ئەسۆ کۆی بەرهەمی ناوخۆی وڵاتەکە بە ڕێژەی لە 3% زیادی کردووە. بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا ئابوورێکی بەهێز بەسە بۆ ئەوەی ئەم هەرێمە بەدەستی کۆماریەکانەوە بمێنێتەوە؟ ڕاپرسیە گەورەکان ئەوە نیشان دەدەن کە وەبەر و شێرڵ لە پێشبڕکێیەکی توندان.